من لەو بابەتەی کەم ڕۆدانراوە کە لە خزمەتتان نابین مامەڵەی تەندروست لە ڕووی لەگەڵ خوێندکارە بۆ ئەم بابەتە بۆ زۆر گرنگە بڵێن بۆچی ئەم بابەتە بۆ یەکسەر سوێنا بابەتەکەەوە لاتان ڕوون بێ لەبەرەوەی کە بە حەقیقەت ترسناکترین مێژوو ترسناکترین کات لە مێژوو شابا بڵێن ئەم کاتەیە کە ئێساکە هەیە لەسەر پەروەردەی مناڵ ئەوەی لە زووە هەباس کراوە ئەوەی ئێستا باسەکرێ لەگەڵ تەربیەیە زۆر لێکەوە جیاوازن هەتاکو یعنی هەتاوەکو ئەوەی کە لە پارەکە باسەکرێت لەسەر تەربیەت یان پێوترێت تەربیەی حەدیث بە 100% لەگەڵ تەربیەتی ئێستا ناگونجێ ئەم قسەی لەوەیە زۆر دوای لە کۆمنت تا ڕەتمان بدرێتەوە بەس ئێم بۆ واقعیڵێ چونکە جۆرێکی نوێ لە مرۆڤ هاتوۆتە ئاراوە هەمومان لەوە متەفقن لەگەڵما جۆرێکی نوێ لە مرۆڤ هاتوۆتە کاهەوە لەبەرەوە ئەوەی کە هەیە ئێستاکە ئەوەی کە چەند ساڵی پێشوو لە تەربیە هەبووە بەڕاستی ئەوە بە هیچ شێوازێک بە کەڵکی ئێستاکە نایە سەردەمێک لێدان هەبوو سەردەمێک لێدان نەما هەردووکی بە کەڵکی ئێستا نایە چاوە مشکلەکە ئێستا چی بکەین کام سەری بگرین بەحقەتەوە مشکلێکی زۆر گەورەیە من لە دڵەوە بەڕاستی هەست بە ئازارێکی هێزگا زۆرەکەین کە وامان لێ هاتووە ئێساکە نەوەکانمان وای لێ هاتووە کە نازانین لێیان تێناگەین تا بزانین چۆن مامەڵەی تەندروستیان لەگەڵا بکەین گەورەترین ترسناکی ئێستا هەمووتانەوانی کە مناڵیان هەیە ئەوانیشی کە مناڵیان نیە گەورەترین خەتەریاتەوەیە کە لە مناڵەکانی خۆمان تێناگەین تاوەکو بزانین چۆن مامەڵەیان لەگەڵا بکەین من زۆر جار هەیە بینی مەجموعەیەکی زۆر لە پەروەردیارە کۆنەکانە بینی گشتی هەمووی ئێستاکە مناڵەکانیان لەدەست چوون چ لە مامۆستا ئاینیەکانەوە حتا گاتە پەروەردیار و مامۆستاکان ئێستاکە هەمووی مناڵی ناتەندروستی خسۆتەوە ئەم قسەیە بۆ تۆزێک ئیعلام قورسە و بۆ لە عینێکە بەجێ ئەمە مامۆستا هێشتاکە لەوێ لە هەمووی باشتر بێ بەڵام ئەوەی کە زۆر ترسناکترە کۆمەڵگەی بە شێوازێکی عام کە ئێساکە هەموو کۆمەڵگەی ڕاقی بەدەستی مناڵەکانی و نەوەکانیانەوە بوونەتە پن کە نازان چی بکەن حتا کۆمەڵگە پێشکەوتۆکانیش پێشکەوتوو لە ڕووی سیستەمەوە مەبەستبە و لە لایەکی تریشەوەی کە ئێمە ئەیبینین ئێساکە ئەو مناڵانەی کە ئێستا هەن لە ناو کۆمەڵگەی ئێمە بە جۆرێکن کە ئەوانەی کە ڕۆشنبیرن پێوەی ئاڵکاون بە بڵین ئازارێکە کە نازان چۆن لێی دەرچن من بە سەلیقەی خۆم سەلیقەی شەخسی هەوڵم داوە کە تۆزێک کتێب بکەم بە تایبەتی ئەو کەیسانی کە دێنە لامە لە سنتەرێکمان هەیە کە خەڵکی هێزگا زۆر دێت ئێستا بە حەدێکە کە تەواو تەحملمان نەما لەگەڵیانە ئەوەندە زۆرە لە حەقیان نایە و من لەم لێرانەوە سەدایەک بۆ یعنی وەزارەتی ڕۆشنبیری بۆ وەزارەتی ناوخۆ بۆ وەزارەتی پەروەردە بۆ وەزارەتی خوێندنی باڵا بۆ وەزارەتی هەرێم لێرە ئەو سەدایە بەرزەکەینەوە کە ئەگەر زوو فریا نەکەون خاوەنی نەوەیەک نابن کە میراتگردی ئێوە بن وڵاتێکتان بۆ بگرێتە دەست ئەمە زۆر بە ئەسەفەوە ماڵێ زۆر بە لە نیگەرانی دڵەوە واڵێم بەڵام گوێمان لێ ناگیرێت چەندین جار راپۆرتمان داوەتە حکومەت چەندین جار خۆمان لە بەرنامەی ڕاستەوخۆیە بە وەزیرەکان دەڵێن لە بەرنامەی لە شارەکانە لە هەموو شوێنێکە ئەیپیان دەڵێن بە پارێزگارەکان هیچیان ئاگدار نین کەچی بەسەر کۆمەڵگەیە هاتووە هەموویان سەرقاڵی کاری سیاسی و ئیداری و کاغەز کاغەز و کوم وەک کابراوتی ئەوەی کاغەزێک بۆ ئێمە چی دێ و چی ڕاوچی نارەوەندەیە کتاب و ناکتابکم بەس مەشغوڵیەوە ئەوەی بەڕاستی مشکلی لەم بوارەیە ئێمە مناڵ چۆن لی تێ بکەین ئێستاکە من پێشەوەی کە بڕۆمە ناوەوەی کە بڵێن چۆن مامەڵە لەگەڵ مناڵەکانە بکەین بەڕاستی زۆرم پێ باشە جارە پێش هەموو شتێ مامۆسا چییە ئەمە گەر نەزانین بەڕاستی زۆر ترسناکە ڕاستە ئەو هەموو مامۆسان الحەمدلله بەڵام ئەوەیە کە بەڕاستی بزانین مامۆسا بەمانە قەدیمەکەی بەم شێوازە تعریفەکرێ کە ئەڵێ چی ئەڵێ بریتیە لەو کەسە زانستەیە کە لە ناوەندێک لە ناوەندەکانی خوێندن دەبێتە هەڵگری بڕوانامەی لە دیبلۆم کەمتر نەبێ واتە کەسێک بێت کە لەو دیبلۆم کەمتر نەبێت لە شوێنێکی مؤسسەیەکی پەروەردەیی دەرسەڵێتەوە بەڵام کە پسپۆری وەرگرتبێت لە بوارێک لە بوارەکان لە زۆرێک لە کتێبەکان ئەو خەتە سوورە زۆر ترسناکە ئەڵێ چی کە ئەرکی وانەوتنەوە بە خوێنکاران کەوت بێتە سەری ئەمەنی باس کرد بۆ ئەمە ترسناکە لەبەرەوەی کە
مامۆستا نابێت تەنیا ئەرکی خوێندنی لەسەر بێ. ئێمە خۆمان هەموو جارەڵێن تەربیە و تەعلیمە، ئەوە زۆر جار لە مناڵیمانە گوێمان لە مدیرەکانمان و مامۆستاکانمانە، ئەمە ئەدەم بە گوێمانەوە، ئەدەم بە گوێی مامۆستایانمانە، ئەیدەم بە گوێ باوکو دایکە. بەڵام ئەمڕۆ کاری مامۆستا زۆر قورسترە لەوەی کە لە جارانە هەبوو کە تەربیەت و تعلیم بێ. ئەمڕۆ ئێستا باوکو دایک بە هیچ شێوازێک هیچ گرفتی هیچ خولیایەکی یا پەرۆشێکی پەروەردەییان نەماوە بۆ مناڵەکانیان، لەبەرەوە تەنها کەسێک ئومێدەکە ئەو مناڵە بگرێتەوە لە دوای کە لە خێزان دەرەچێ بەڕێستانن مامۆستایانن. ئەم ترسناکێ بۆیە لێرەوە ئەوەتان پێڵێن کە ئێستا ئێوە ئەبێ چارەسەری ئەو گرفتانە بن کە مامۆستاکان دروستیەکەن، عەفوەن باوکان و دایکان دروستیەکەن. چونکە ئێستا باوکان و دایکان بە شێوازێکی زۆر بێئاگایانە بوونەتە کارگەی تێکدانی مناڵ. ئێستامە زۆری بن بە حەدێکی زۆرە بۆیە تعمیمی ئەەکەین، بە حەدێکی ێزگا زۆرە سەیریکەن. ئێوە هەمووتان لە مەکتەبەکانەوەی کە لە مەکتەبی سەرەتایان جاران مناڵ ئەهات بۆ لامان لە 2 ساڵە 2 دانەی نقصانی تیا بوو، بەڵام ئێستاکە لە 50 مناڵەکە دێت یا 40 مناڵ وەرەگیرێ لەم چلێ بەلای کەمەوە بەخوا 15 بۆ 20یان گرفتیان هەیە و دەیان هەر زۆر خراپن. سەیری کە ئێستا لەم کاتە زۆرترین سەرێشەی مدیر بۆ وایە کە مناڵەکە وەرگرە بە کەڵک نایە، مناڵەکە وەرگرە زمان نازانێ، مناڵەکە وەرگرا لە جوڵەی زۆرە، مناڵەکە وەرگرا لێدانی هەیە، مناڵەکە وەرگرا لێ دانانیشێ لە پۆدا، مناڵەکە وەرگڵە و هۆشی نییە، مناڵەکە وەرگرا لە خەیاڵی زۆرە. ئەمانە هەمووی قسەی ناو هەموو مەکتەبەکان و مجادلەی بینی دایکان و باوکان و مامۆستاکان هەمووتان شایەتن لەوە. وەی وەزارەتی پەروەردە بێئاگایە کە کێ بۆی دێت، ئەبێ زۆر زوو فریای خۆی کەوێت. بەشکو یەکێکیان ئاگایان لەمە بێ، مشریفێکی دڵسۆز گوێی لەمە بێ، یەکێک لە سەرپرشیارەکان گوێی لەمە بێ بگەێنتە وەزارەتی پەروەردە بگەێنتە ئەوانی کە بەرپرسن و کار بەدەستن و فەرمان بدەستن بگەێنە پێیان تا بڵێن چیمان بەسەرا هاتووە. لەبەرەوە مامۆستا ئێستا وا پێناسە ناکرێ. مامۆستا ئەڵێن چی؟ بریتێ لەو کەسە دامەزرا و قاڵ و جۆش دراوە، ئەمە زۆر خەتەرە، بە حەقەت ئەمە زۆر ترسناکە. مامۆستا ئێستاکە خۆی ئەبێت جۆش درابێ، ئەبێ قاڵ کرابێ لە پەروەردەیە. بەڵام ئێستا ئێمە بە ئەویان بگەڕێنمەوە بۆ خۆمان. ئێستا لە زانکۆکانە ئێمە ناتوانین کە خەڵک دروستکەین بۆ مامۆستایەکی گەورە. لەبەرەوەی ئەگەر مامۆستایە کە بێ 50 نامامۆستا دروست کراوە لە زانکۆکانە بەهۆی چیەوە؟ بەهۆی ئەو هەموو تەزکیە حیزبی کە ساڵانی پێشۆ کران، کە ئێستاکە وای لێ هاتووە کە دەرەجات قیمەت و معنای نەماوە، ئەوائل بوون معنای نەماوە، زانیاری بوون معنای نەماوە، خوێنەوار بوون معنای نەماوە. بەڕاستی من مشکلێکی زۆر گەورەیە. ئەبێ باجی ئەوە بین کە ئێستاکە ئەو هەموو ساڵانە کە بەربەرڵاییەک دروست کرا کە ئەیانوی زانکۆکان قۆرخکەن کۆمەڵە مامۆستای خۆیان وەک کردیان، بەڵام ئەوەتانی ئێستاکە زانکۆکان ئەگەر لەوەی ئەمە دوای وەزارەتی خوێنی باڵا تۆ زێبەلایەوە گران بێ، بەڵام من ئەیڵێم ئێستاکە شوێنی دروستکردنی کەسەکان نین، لەبەرەوەی کە جۆری مامۆستای جۆرا و جۆری زۆر تایبەتی نادروستی زۆرتیایە. و بە حەقەتیش ئەگەر بیشێوێ دروست بێ ناتوانێت، لەبەرەوەی سیستەمێکی گەندەڵ دروست کراوە لە زۆرێک لە زانکۆکانە کە ڕێگەگرن لەو بوارەیە. وەکو دڵسۆزیەکە ماڵین ئێستا بۆیە تەڵەبەیە کە تەخەڕوجەکە قاڵ نابێ و ئەو مامۆستایەکی بیوێ خوێندکارەکە قاڵکە کۆمەڵە مامۆستای تر لە ناو سیستەمێکە کە وای لێ کراوە کە چۆن شتەکە بەڕێ بکا بۆیە مامۆستایکی نابوت دەرەچێ. ئێستا مامۆستا جدیەکان لە ناو زانکۆکان نابوتن، مامۆستا بەکار بەڕێکەرەکان، مامۆستا دەرەجەدەرەکان، مامۆستا بۆ نمونە بەس هەڵگری وەرەقەکان، ئەمانە بەڕاستی دڵسۆزن، خۆشەویستن، دەرەجە بە پێی هەموو شتێکەکەن. جاری وایە جوانیە، جاری وایە باڵایە، جاری وایە پرچە، جاری وایە کەشخەیە، جاری بە حەقەتەوە ئێستا ئێمە ئەوە هەموومان خۆمان هەستی پێکەین، بەڵام مشکلەیە. بۆیە پێویستە کە ئێمە کەسێک دروست کرێت لە زانکۆکانە قاڵ بێ، جۆش درابێ، واتە بە شێوازێک ڕێک خرابێ کە شایستەی هەموو ئەوە بێ کە بتوانێت ڕوبەڕووی هەموو گرفتەکان ببێتەوە. لە هەمان کاتە کۆمەڵە تایبەتمەندی ناوازەی جێگیری تیا دروست بوو بێ. هەمومان نەزانین جارجار ڕاست بین، هەمومان نەزانین جارجار دڵسۆز بین، بەڵام هەموو کاتێک دڵسۆز نیمان، هەموو کاتێک دروست نیمان. بۆیە بێت جێگیریش بێ. ئەبێ ڕەفتارە ناوازەکان لە مامۆستاکانە دروست کرابێتن و لە خوێندکارەکان دروست کرابێتن کە تەخەڕوجەکەن پاشان دێنە بەردەستی ئێوەی بەڕێز یا مامۆستایان لەگەڵ هاوڕێ ئێوە بن، ئەبێت بە جۆرێک بن کۆمەڵە خاوەنی تایبەتمەندی گەورە بن. بەڵام ئێمە ئێستاکە بینین لە مەکتەبەکانە گەورەترین گرفت لە مامۆستاکانایە. بڕۆ مدیر
گلەی لە مامۆسای مامۆسا گلەی لە مودیرە مامۆساکان پێکەوە ناسازێن مامۆساکە کورە جاری وایە کێشە لەسەرەوەیە با پارە کۆ بکەینەوە وەڵام من چای شیری ناخۆم پارەی شەکرەکە نادەمەست پارەی چایەکایە ئەمە واقعەکە لێ ڕاناکەین زۆرتان خۆتان بینیوتانە چیتان بینیوە خۆتان هەمووتان لاتانە گرفتێکی زۆر گەورەیە گەیشتەوە حەدەی کە بۆ نمونە پۆلێکە چیت مەکتەبێک 6 مامۆسایتایە ئێمە خۆباسی دڵسۆزیەکەین ئەچیتە قاعەیەکەوە یەک قاعەی گڵۆپیتیان نییە 6 مامۆسا 50 مامۆسا 40 مامۆسا ناتوانێت یەکی 5000 بدا بەس بۆ ئەوەی ڕازگۆی یەکەمە بسەلمێنین ئێمە لە ئاسی خۆمانەوە گەندەڵ نابین دڵسۆزە بین بەس گڵۆپ بۆ پۆلەکان دابمەزرێن بەس ئەوەندە زانین چەند قورسا و قسەیە ئێمە بۆیە بەڕاستی مامۆسایەکی دامەزرا و سیفەتە ناوازەکان کەمن لەبەرەوە یەکێک لەو شتانەی لە هەمان کاتە بەهۆی ئەو سیفەتە ناوازانەوە ئەبێتە چی نمونەیەکی باڵا جارە مامۆسا ئەبێ ببێتە نمونەیەکی زۆر باڵا بۆ کێ بۆ خوێندکارەکان یان پێگەیەنەر بۆ خوێندکاران لە هەموو ڕوویەکەوە نەک لە یەک ڕووەوە بەحەقەت ئەمە مامۆسانی بەڕێز ڕەجاءەن ئەمە هەمووتان کۆپی بکەن وەری بگرن ئەو تعریفە ئەگەر ئەمە ناسنامەکەت نەبێ بەڕاستی ئەداکە جوان نابێ بۆ گرفتێکی زۆر گەورە دروستەکەین ئەگەر ئێمە جۆش نەدرابیتین لە کۆمەڵە تایبەتمەندی ناواز و جێگیرە ناتوانین ئەو کەسانە ببینە نمونەیەکی باڵا بۆیە من ئێساکە بەزەین بنەوەی ئەمڕۆ یادێک کە نازانێ وەک کێ بێت باوکێکی سەرقاڵی پارەژمێری یان بۆ نمونە مەشغوڵ بە مۆبایلەکەی و بە شاشەکانەوە یان مەشغوڵ بە ئیخبارەوە باوکێک ئەمە مواصفاتی باوکو دایکەکان یا دایکێک کە بۆ نمونە مۆبایلێکی بەدەستەوەی بەردەوام لە ناو سایت و لە ناو پێگە و لە ناو ئەو شوێنانە و لە هەمان کات ناوماڵ و مەطبەخ و چی ئەژیان بۆ تا ئەو کۆمەڵە خزمەکاری کە ئیشی دایک نییە ئەو ئیشی کارگوزارە لە ماڵەکە هەموو ماڵێک پێویستە کارگوزارێک بگری بۆ ئەوەی کەوا خێزانەکە خەریکی تەربیەت بێ بەڵام باوکو دایکان تەربیەتیان کردوتە قوربانی پاک و تەمیزی لە ماڵەکانە ئەمە ترسناکە ئەمە وای کردووە کە کۆمەڵە مناڵ دروست بێ کە ئێساکە بەڕاستی مامۆساکانیش نەزانن کە چۆن مامەڵەیان لەگەڵاکەن بۆیە پێویستە مامۆسا ببێتە ئەو بەدیلە بۆ دایک و باوکەکان بەڕێزانەمە بگەینە مامۆسایانی هاوپیشەتان توخوا بە ئەو کەسانە بین نمونەی باڵا بین بۆ خوێندکارەکانمان یەکەم شتەوەی بیگەێنە چۆن ناڵەکەمە ئێوە مامۆساکانە بن نمونەی باڵا لە جلوبەرگتان نمونەی باڵا لە ڕووخۆشیتان نمونەی باڵا لەگەڵ یعنی سەلیقەتە لەگەڵ لێبڕانتان بەڕێزان یەک شتێکتان پێڵم کە ئێساکە زۆرێک مناڵەیە تەنیا گرفتێکی زۆر بەسیتێ مامۆسانیەتی هێناوە کە خۆی ئەزیەت نەدا ئەوەی کە ساغە بێت دەرسی پێڵن ئەوەی ناساغەیتەوە ئەوەی تێگا باشە ئەوەی تێنا بەڵام مامۆساکانی ئێمە جاران نی مامۆساکانی جەنابتان و مامۆساکانی ئێمە پەرۆشی ئەوە بوو کە چۆن پێدوگەێنێ بانگیە کردی لێ پێچیتەوە بانگی عایلەکەت کرد لەگەڵ دانیشت ئێستاکە ئێمە ئەم جۆرە مامۆسای بەڕاستی بینین گرفتێکی زۆر گەورەمانەیەتیایە بۆیە بەڕێزان چارە پێش هەموو شتێ ئێمە لە مامۆسا بێت تێ بکەین دواتریش خوێندکار کێیە خوێندکار بریتیە لەو کەسێک کە لە دامازراوەیەکی فێرکاری یا ناوەندێکی فێرکاری فەراهەم دەکرێت واتە ئەخرێتە ناو مؤسسەیەکەوە جاری واشەیە لە شەریکەیەک ئاوێ ببێتە کەسێک یا لە بوون دەستگایەک یا لە کۆمپانیایەک یا لە شوێنێکا کە فێرەکرێت بۆیە شەرت نییە دامەزراوەی فێرکاری ڕسمی بێت جاروای غێر ڕسمیە ناوەندێکی فێرکاری بێ یان داخوازە یا خۆی هاتووە یا دانراوە بوت بۆچی بۆ ئەوەی کە فێربوون ڕووبدا بە مەبەستی ئامادەکاری بۆ بوون بە کادیرێکی بەسوودی واتە پێگەیاندنی لە بوارێک بەسوود پێگەیاندنی لە بوارێک لە بوارەکانی ژیان سەر ڕایباری کەسایەتی ناوازەکەی یان دوو شتە بێ بکەین یەک تۆ اختصاصی پێڵێ فیزیای پێڵێ بیرکاری پێڵێ بەڵام لە هەمان کات شەبێ کەسایەتی دروستکەی چۆن دڵسۆز بێ چۆن کەسێکی بە ئەمەک بێ بە وڵات چۆن کەسێکی تەندروست بێ بۆ دایک و باوکی چۆن کەسێکی تەندروست بێ لە ژیانی خۆیە چۆن کەسێکی تەندروست بێ بۆ برادەرەکانی چۆن کەسێکی تەندروست بێ بۆ مامۆساکانی چۆن کەسێکی تەندروست بێ بۆ هاونیشتمانیانی چۆن کەسێکی تەندروست بێ بۆ هەموو فئاتی ناو خەڵک بۆ خێزان بۆ خوشک بۆ برا بۆ ئەبێ پێشتەوە ئەمە بگەێنین مناڵ هاتووە تەنیا بۆ ناتۆ تۆ فیزیا و بیرکاری پێ بڵێن بەڕێزان ئەمە زۆر گرنگە مامۆسایانی بەڕێز ئەمە بزانە کەم مناڵەکە دێتە بەردەستی تۆ تەنیا بۆ فیزیا و کیمیا نییە کە ئێساکە پەرۆشی هەموو مامۆساکان بۆتە ئەوە و بەشی لە مامۆساکانیش ئێستا وازیان لەوێ ناو کۆمەڵە مامۆسای تایبەت دەرسیان بۆڵێتەوە ئەمە زۆر گەورە و زۆر ترسناکە بەحەقەتەوەی کەوا زۆر گرنگە ئەگەر ئێمە بمانوێ ئەم پێگەیان نەدروستکەین پێشەوە کە فیزیاکە
لایەنێکە لە لایەنەکان، بەڵام سەرەڕای بارە کەسایەتی ناوازەکەی مناڵەکە هاتوۆتە بەردەستی تۆ بەشێکی لە کەسایەتی ئەو مناڵانی کە دێنە بەردەست. تۆ خۆتان بیرکەنەوە، ئێوە هەموو کەسێک کۆمەڵە کەس لە ناختانە ماوەسە نمونەی باڵایە بۆتان کە ماوەساکانتان بوون. ئەی ئێستا تۆ چیت بۆ مناڵەکان؟ هەر ئەو جلوبەرگەت شایستەی وەیە کە مناڵەکە لاسایی تۆ بکاتەوە؟ بەحەقەت ئەمە زۆر ترسناکە. وەی مامۆسانی بەڕێز با بیرکەینەوە بۆ خۆمان، با دڵسۆزانە بیرکەینەوە. بەحەقەت ئێستا کاتی ئەوەیە کە هەمومان بین شۆڕش نەکەینە گیان سیستەم، شۆڕشکەینە گیان ئەوەی کەوا چۆن ئێمە کەسی تەندروست دروستکەین تا سیستەمێک بگۆڕێ. وەڵڵا من بینی خۆمان بێ قساکەین لەم بوارە باسیەکەین. ئەوەی کە گەندەڵە ئێستا لایدا کەس نێ بیخێنە شوێنی. قسەکە ڕاستە یاننا؟ کەسی تەندروستمان کەمە بیخێنە شوێنیان. ئێمە لە ناو چوین لەوێ لە ناوچوون کە ئینسانمان لە ناوچوو، نەک ئەوەی کە بۆ 150 وڵاتمان درا بەدەستەوە، نەک لە ئەوەی کەوا بۆ نمونە کێوچە دژمنمانەوە جاری کێ دێت وڵاتەکەمان قەسفێکەکە و لە کێ ئەوێ لە کێ ئەدا چۆنی ئەوێ لە کام پارچە زەوی ئەوێ. ئەوە زۆر گرنگ نییە. چەندەها بۆتە مۆڵگا بۆ هەزارەها موسساتی موسادی و ئیستخباراتی عالەمی، ئەمانە ئەوە مهم نین. ئەوە مهمە کە ئینسانی چاکمانێ بێ هەموو کاتێک ڕوبەڕووی هەموو گرفتیەکە بینەوە. بەڵام ئەگەر ئینسانی گێژ و گەمژە و گێل و ئەمە دروست کراوە ئێساکە. ئەو خوێنکارانی کە ئیبینی ئێساکە ئەمانەی تایە. بۆی بەڕێزان پێویستەکە کە تۆ ئێساکە بزانین بەشێکی زۆر لەو خوێنکارانە سەقەت کراون. ئەگە بیتان بینیتانە خۆتان شایەتن لەسەرەوە. چەند جا دەرشەرحەکەی مناڵەکەدا ئەو خوێنکارە ئاگای لە تۆ نییە؟ چەند جا قسەکەی قسەکانم بە هیچ وەرناگیرێ؟ من لە زانکۆش ئێستا لە کوڕەکان و کچەکانم لێرن کەوانی کە لە زانکۆ لەوەی ئەو گرفتیان هەبێ، زۆریان و گرفتیان هەیە، ناتوانێت یعنی سەلیقەی ئەوەی لەدەست داوە کە چۆن متابعەی مامۆستاکەشی بکە. وەی بەڕێزان منم وەکو دەنگۆیەک با بێتە ویجدانمان، با خۆمان دڵسۆز بین تا بتوانین خۆمان پێ بگەینین و بشمانوێت کە مناڵەکانمان پێ بگەینین. لێرانەوە ئەچینە ناو ئەوەی کەوا من ئەمە تایبەتمەندیە سەلبیەکانە، ئە تایبەتمەندی خوێنکارە. خوێنکارێک دێت ئەبێ ئەم سیفەتانەی تیابێ لەم ڕوانەوە بێتە بەردەست. من باس گرفتەکانەکەم، باسی پێگەیشتن ناکەم. هەریکێ لەمانە کە چۆنە. یەکەمین شتیان لە تایبەتمەندیەکانی خوێنکارە یەکێک لەوانە توانایە، ئەبێ توانای هەبێ. ئێستا خوێنکاران لە 90% بەشێک یا زۆرێک لە توانەکانیان لەدەستاوە. بۆهۆی چیەوە؟ بۆهۆی ئەو تێکچوونی ستایلەی ژیانەوە کە هەیە. حتا توانێت کۆمەڵایەتەکەشی زەعیفە سەیری کە لە یەکەم جاودێ بۆ مەکتەب. منەوە لە دووسێ شوێنی ترش باسم کردووە. جارێکیان چوون بۆ یەکێک لە مەکتەبەکان مناڵێکمانە بوو کەلامان چاک بوو خسپان مەکتەب بیستمان کۆمەڵی ئیرشاد دەینە مامۆستاکان کە چۆن مامەڵەی لەگەڵا بکەن. کە چوومە حوسێن کرد یەک ڕیزێ دایک دانیشتووە هەموو هەر ڕیزی ئافرەت دانیشتووە هەموو لەسەر کورسی. وامزانی ئەمەنە کارگوزاریان هەیە. وتم ئەمە موافرەتە چی وتیاوە؟ گشتیان دایکی مناڵەکان جا خۆیان دەوری تقریبا چ مناڵانە بوو 20 مناڵ زیاتریان دایکی لێوێ دانیشتووە کە مناڵەکە ئەگریاڵی ئیلا بێ دایکە بێت. چوومە پۆلەکەشە سەر مەجموعەی دانیشتن هێشتا مەرحەلەی یەکەمیان ئەوانە. هێشتا نەگەیشتە تۆی دایکیانی زیندە بۆ هۆڵەکە. ئەوە بێ وەزارەتی تەربیە ئەمە بزانێ کە ئەمە چەند ترسناکە. خەوتوەکانی ناو وەزارەتی تەربیە و ڕایۆژکار و سەرپەرشتیارەکانە بێنە هۆشی خۆیان. کێشەی گرفتی گریان لە ناو مناڵە جاران لە 10 ساڵە یەکێک مدیر وایە دوو مناڵ ناگریا. ئێستا کە سەیرەکە لە ساڵەکان نیوەی گریانە، نیوەی فیزا حاڵی تەعزیە مەکتەبەکان بێ ساڵی یەکەم پۆلی یەکەکان. ڕاستە یانەوانی کە لە سەرەتاییەکان ئەوانیانە. بڕۆ وەزارەتی تەربیە وەرە هۆشی خۆت توانە نەما، توانای کۆمەڵایەتی نەماوە یەک ساعە لە دایک و باوکی دوور بێ. بەرەوەی دوایی ئێمە باسی هەندێک لەوە ناکەین. بەهۆش بوون. ئێستا گەورەترین گرفتی گەنجی ئەمڕۆ خوێنکاری ئەمڕۆ هۆشی نییە. ترسناکە کە هۆشی بە دەوروبەری خۆی نییە، نازانێت چیە گوزەرێ. چەند جا ئێمە کە مناڵێک دێتە لامان جاری وایە دانیشەکەی قسەی لەگەڵاکەن یا قسەی لەگەڵ دایکیاکە ناگای لێنی باسیەوەکەی. ئێوە سەیری خۆتان کە لە پۆلەکانە دانیشن بە هۆش نییە چی ڕووەدا. هەر مناڵەکانی خۆتان لە ماڵەوە سەیریان کە زۆر جارەیە کە شتێکە بێ دایم مەست بوونە. با بڵێم گەرنازاکەن لە موشێ بەکارهێنن بەخوانی کلمەی ناچارن. گێل بوونە، تەپل بوونە، سس بوونە، مەست بوونە، پەس بوونە، هەمووانە تیانە ڕوویداوە. ئاگدار بن. وەنە هۆشی خۆمان با بینەوە با ڕاکەین بڵێن چی بکەین. لە یەکێک تر لەوانە حەز و پەرۆش گەورەترین خەتەریات کە مناڵێک دێتە مەکتەبی ئێساکە بۆ خۆشی خوێندن نایە. ئێستا خۆشی خوێندن و حەزی خوێندن نەماوە، بۆ دوو حەز دێن.
هەندێکی خۆشیەوە ئەوانەی کەوا لە بیدایەتەوە نان و حانوتەوە شتکڕینەوە ئەوەیە، هەندێکی تریشیان ئێساکە کە دێتە مەکتەبەکان سێرەکەی چییە؟ عاشقەوانەی کە تۆزە گەورە بوون و مورایق بوونە بەرەو لای عاشق و ئافرەت و بەرەو لای تر هەتا مۆسەکانی گەورەی ئێساکە زانکۆ بۆتە شوێنی مصارحە و شوێنی خۆتەڕحکردن و خۆ عەرزکردن و خۆ گەیاندن بە یەکتری. ئێستا بۆتەوە وەزارەتی خوێنی باڵا و تەربیە بزانن ئێوە سەرپەرشتی چ بۆ ئەستاتێکەکەن. لەوانەیە دواییش بدرێنە دادگایەک لەسەر قسانە بەس خۆمان بۆ حازر کردووە هەموو کاتی. یعنی ئێساکە و مناڵانەی کە دێن حەزوو پەرۆشیان چییە؟ هەرچی ئەوەیە یا حەزیان لە ئەلێکترۆنیاتە یا حەزیان لە ڕەگەزبازیە. تەواو بەدەگمەن ماوە کە بڵێ بیەوێ من خۆم پێ بگەێنم. ڕاستەیان ئێوە خۆتان لەم مناڵە تەڵەبەکانە لەمە نابینن؟ ئەمە ئاساتە ئێمە گریانیەوێت. وەڵای جاری وای مەکا محازەرێکی ئەوە ئامادەکەین دڵمانە کوڵێ بۆی نازانین چی بکەین، نازانین چی بڵێن. هەر ئێستا من لەوێ بەیانی کۆمەڵە تەربیەوی خۆی هەر کۆمەڵە مامۆستا کۆمەڵە ڕاوەشکاری تەربیەی خۆیان لە کۆمنتا لە محازەراتە ڕەتمان بنەوە. ئێمە بە دڵسۆزی قسەکەکەین و کەیف خۆی دوای چیەڵێ، بەڵام ئێمە ماڵین. خۆ کۆنتڕۆڵکردن ئێستا گەورەترین گرفتەوەیە کە مناڵەکان دێنە بەردەستمان کۆنتڕۆلیان لەدەستداوە. گرفتیان هەیە کۆنتڕۆڵی خۆی ناکە، کۆنتڕۆڵی خۆی ناکە لە جوڵەکانی سەیریکەن تەڵەبەیەک دانیشێ خۆی نازانێت کۆنتڕۆڵی خۆی بکات 4 ساعات متابعەیەکی علمی بکات کە لە جامیعەیە لە عەدادی و ناوەندی ناتوانێت کە بۆ 3 ساعات 4 ساعات خۆی کۆنتڕۆڵ کە حەزەکانی بخاتە ئەولاوە لەگەڵ تۆیا بێ. لە ئیبتیداییە سەرکرد لە نیوەی دەرسەکە ئیتر گشتی دا ئەژەندێ و زۆر خراپە بێ و زۆر هەڵەوەشێتەوە لە یەکتری نازانێت چی لێ بکرێ. و یەکێکی تر لەوانە کە ئێساکە بۆ نمونە لە خۆ کۆنتڕۆڵکردنی لە جوڵەیە لە مەکتەبی سەرەتاییەکانە ببینە جوڵە خۆزگەف کامیرە. من ئێستا داواکەم لە وەزارەتی پەروەردە بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە یەکسەر لە هەرچی پۆلە هەیە ئەبێ کامیرە دابنە بۆی بزانێ مامۆستا چیڵێتەوە، مامۆستا چۆن پەرۆشی دەرسیە. یەکەم حەلەوەیە چکە مامۆسایان بەڕاستیمە خۆمان جارە تەقسیرمانەیە. منش خۆم مامۆستام و کەسوکاری مامۆستایە تەقسیرەکە لە خۆمانایە جارە پێش هەموو شتێ. وەزارەتی پەروەردە یەکەم حەل ئەوەیە ئینجا بۆ نمونە هەرچی ئەم دەرسانەشیە ببەسرێتەوە یەک ڕایەڵە لە شارەکە لە تەربیەیە بۆی بزانێت چ مامۆسایە چیڵێتەوە، چۆن دڵسۆزە، چۆن مامەڵاکە. اینجا تۆزێک وجە بینەوە. ئەو شڵ و خاوی بەرمانەداکە ئێستا هەیە. لە ڕووی ڕەوشتەوە ئێستا شتێک نەماوە ناوی ڕەوش بێ. مناڵ دێت ڕەوش نازانێ، عەیبە نازانێ، هیچ نازانێ. مناڵێک جاران لە 3 ساڵی ئەیزانی چی باشە و چی باش نییە، ئەیزانی چی دروستە و چی ناتەندروستە. مانە نەماوە ئێساکە. ئامادەکراو مناڵێک ئامادە نەکراوە قۆناغ بە قۆناغ. سەیری کەسە مناڵە دیتە مەکتەب ئامادە نەکراوە بۆ مەکتەب، بۆ ئەچێتە باخچە ئامادە نەکراوە بۆ باخچە لەلایەن دایک و باوکەوە. لە مەکتەبی ابتیدایی دی ئامادە نەکراوە بۆ ناوەندی. لە ناوەندی دێت کە دێ بۆ لای ئێمە بۆ زانکۆکان لە بۆ ئاعدادی بۆ زانکۆکان ئامادە نەکراوە. ئێستا من تەڵەبە بینم کە بۆ نمونە تا ئێستا تەڵەبەی زانکۆیە بە یێ ئەڵێ هێ هایەکە خاتە سەری ئەی خوێنێتەوە لەمەوە چی حرفەیە ئەڵێ هێ لەباتی یێ. يعني من زۆر گرفتە. سەرەڕای ئەوەی کە لە خوێنەواریشە، يعني حتا خوێنەواریش کارێکی کردووە کە خێساکە خوێنەواریش نەماوە لە زانکۆکانە. لە 50 تەڵەبەکە دێتە زانکۆ کە بۆ نمونە 40 تەڵەبە 50 تەڵەبە لە پۆلێکە سەرەکەی کەڵی ناوەکان بنووسن نیوا و نیوی زیاتر ئەتوانم بڵێم 30 لە 50کەی ناوی باوکو یا خۆی یا باوکی یا بەپیرێکی بەخەڵەتە نووسێ. ئیتیهام نیە دەوەن کاکە حەزگە دەفتەرەکانتان وێن. هەر دەفتەری ئیمتیحاناتی خۆم لە 2008 تا ئێسلام هەیە هەمووی دام بۆی هێنم بزانم چیە بینن. تا ئێستا نازان ناوی خۆیان بنووسن. باوکو ئەمە چ کارە ساتێکە لەبووی ڕووی تواناوە جارێ پێشە موشتێ ئەوەی کە مناڵەکان هەیە من شێوازی ئێوە لەگەڵ مامەڵە لەگەڵ ئەما پێتان ئەڵێ من ئەوەی کە لە خزمەتتان نابم بۆ ئەمە مبەستە. یەکێک لەوانە لە ڕووی تواناکانەوە پێش هەموو شتێ لە ڕووی تێگەیشتنەوە توانای تێگەیشتن لە لای مناڵەکان زۆر ترسناکە. ئەمە خاڵی یەکەمە کە زۆر ترسناکە. بۆیە وەکو تۆ وەکو مامۆسایە یا بیگەینە مامۆساکانی برادەرتان یەکەمین خاڵ کە زۆر گرنگە بریتیە لە چی؟ بریتیە لەوەی کەوا زوو هۆشی مناڵەکان بێنەوە بۆ تێگەیشتن. ئەویش بەچی؟ پشوبەن وریابن. بۆ نمونە بە ئاگادارکردنەوە، بۆ نمونە زۆر جارەیە بە ئاگداریەکە یاڵا ئاگداریێرە بن، بۆ نمونە ئەبێ ئەم حاڵەتانە بەکاربێنرێ چونکە ئێساکە سەرنجی خوێنکار ئەڕوا کەسێک تێناگا لەبەرەوە ئەبێ چی بکەی؟ بیهێنیتەوە بۆی و بۆشی شەرحکەی بڵێ ئەم شتە ئەبێ قاعیدە دانەی. قاعیدە یعنی چی؟ تۆ ئێساکە شتێک تێناگە لە بیرکاریە. بۆ نمونە پێی بڵێ ئێساکە بڵێ ئەمە ڕەگەکەی چۆنە ئەبێ بۆی باسکەی بڵێ ڕەگ چییە؟ چونکە لەوەی لە قۆناغەکانی پێشوا بۆی دروست نەکرابێ بێت تۆ ڕەگی تێگەنی ئینجا بڵێ ڕەگ یعنی ئەمە. ئەگەر بۆ نەکەرتی وە تێبگەنی ئێستا لەوەی تەڵەبە هەیە کەرت نەزانێ پۆلیسی بتەوە سەبێ
بەڵام ئەگەر هاتوتەوە کرد یعنی جۆرێک لە دابەشبوون بەو شیازەیە ئەو وەختە ئەو تێگا تا ئێستا تەڵەبەیە نازانێت کرد یعنی چی یعنی جۆرێک لە دابەشبوون وایانە تا ئێستا نایزانێت ئێستا لەوێ زۆرێک لە مۆسەکان نزانێت کرد یعنی دابەش وایانە مشکلەیە کە تۆ ئەمە نەگەیەنتە تەڵەبەکە وەختە تێناگا لەبەرەوە ئەبێت تۆ تێگەیشتنەکان بەسیطکەی معلوماتی بەسیطی بیتێ بۆ ئەوی کەوا بتوانانی کە ڕوبەڕووی ببیتەوە ئەمە خاڵێکە لەوانەی کە زۆر گرنگە تێگەیشتن بتوضيح تێگەیشتن بە نمونە ئەبێ زۆر باس کرێ مع الأسف لەگەڵ ئەوەشا من ئەوانە کوڕکچەکانم لێرن یەکێک لەو شتانەیە کە لە تەڵەبەکانم ئەو مشکلەمانەیە کە نمونەکە باسەکەی نمونەکە لەبەرەکە بەڵام قاعیدەکە لەبەر ناکە یعنی تۆ قاعیدە علمیەکە لەبەر ناکە بەس نمونەکە ئێمە ئیمتیحانیانەکەی ڕۆ باسی کوڕکچەکەم بۆکە ناڵێ کە بۆ نمونە باسی مەبدە ئەخلاقیەکە بکە کە ئێمە ئەڵێن ئەم شتەوایە نمونەکان باسەکەن يعني ما زور مشكلة بس قيل هرب عشتنا له دبروا يكيك لو اشتاني كزور جرينجا تيجيشني أسابيع تشيب كي نمونة زور بعسكي بلام نمونة كانش بيبلي ما بس باندمية ولا من يساكل لقول خنكاري زانكو زور لوش تأخي هلاك بم ناقابي براسي من أيام لو ما وساكان هم يحسب يبكى بس بمشي هذا بودنا بريه يسا قرفتي كي زور جورا ماني هي دبروا تيجيشتن يسا قرب ماني أمنا الله كتيب جن خالك لو خالاني كزور زور جرينجا اللي تيجيشتني من على كان براسي وياك خوما فاهم بين خوما تيجيشتو بين لجيانا بريزان بوتي خنكار كمان زول لمن تينا كان لبرو يشتا خوما لجيان كامل نبوينا يشتا تينا جيشتون اما زورك لما وصا هيك كتايس لجيان تينا جيشتو شلون توالي توجيام كيني بمنغلك تيجيشني خوتو فهمي خوتو استيعابي خوتو اسلوبي خوتو شوازي خوت اما زور جرينجا شوازي وتنوات اما زور جرينجا لستيجيشني منال لبرو ابي بقري بدواي دايها شوازي وتنوي وانا بوي كواب زاني او منال شنو بي هندي جار هي بالسياره هندي جار هي يما ساك زور جار هي بالراسي طريقي محاضره سيرك لطلبه ابتدائي دورينا ما طريقي يسا الكترونيات وصبوره بكارينا لمكتبي تايبه كان يسوي لي كردون كومن الله دين يساك حتى بكارهناني وسائل تعليمي داتا شوش لمكتبه كان كوتنا تقرفته بو لبرو اقربونه من يسا زورك من الله كديته بولو سيدي رسمك اكا ولا دسه داك تشي تباسك يعني مشكله دروس كا هموش يقرته بو بكاريناني او العاباني كهي العاب زور ترسناك اقرب بجاني بكارين لما الله داي هني جزر وبناء تربيه وقصاب كابون ونكم لا خلق خوي كرة التربيه اواني كباسي تربيه كان والله من ندنا ولا وشتيش كدا وسا بحقد لو زور بس تنتري قصاب كاين بتايبتي لبابتي لعابه يشك لو اشتاني كعبه واقدر مان بكار بين دي مالا نقمنا على كسر قال كي تبسي كي لسوتك خليك لعابه بيه كره ترسناك لعابه يسا وهي من الله كان فاهمين انما لجيان دابربون كلجيان دابربون ساري حياتنا كان لكن حياتنا رون لعابك دولتين قرفت ابو ابواره لعابه بدرمان بو تشن قدريك تشن كاتيك يندي ان جاء ايما يساك زورترين او لعابانيك هي لبازارة لعابي تعليميين لعابي وروجينري ترفيهين يساق من لم تنرجل لخصمتي كروك شغال شوى باصيه وما كلها محاضره العاب من السياره العابك ترفيهي تخيليه العابي ميكانو العابك ذهني تخيلي تركيبي ترتيبيه اما انا زورت الساكه اما انا هموي خيالي لقلايا بو سيرك من لك قلت لي خيالي قلت سيرك هموش همليان ببيشا سيرك همو عندما عندها تقيو تبيشا سيرك هر همو ينشا عندها تقاوه هر همو ينشا هاتو برو املايا ينشا قلب بوتو ينشا نمبيو بيبو يا بينا من الله كان مسا بينا قريان ما ديبو من الله كان بيني رزان بو هيك بزانا انا هموي قرفت من الله كانت انا يعني ويك زور جرينجا او تيجيشنا خالك شيء تلواني كزور جرينجا احنا من زور شتيلي يعني براسيناتو نساك بحقت يعني يكروجيك قربون ندس عاد بس باسي وباراني كتيجيشن شلون بكره اما زور يعني ناتو يعني بو يكمينشت ايوي ما موصايان بيجين مدير كانتان لكوبنوي دايكان وباو كان اجبار كري لسر من الله كان دايكان كابي الكترونيات ولعاب لما لا دي خوتان هاوريبن بو يكوا فهميان بو ما بكريتو باشا كاغا ما بقين مدير ما وصاكاني برادرتان يكم كومنوي دايكانو باو كان ابي بو اما مدير كان ما يمبي بلين يساهمتها مشكله يعني كركان مشكله يعني كشكا مشكله يعني سرقتا ساعتي سيشو دبان بو بدياري بوبجي بدياري كوبله لعبو بدياري تيك توك بدواي يباني تبولو سرقتي بدو ما وصا وكو نازني شي سيتشي كما وصا بنو عتدي تبي الشاي بحقات خو بما فارزش انت كما درسنا كان بحقات يعني ومشكلتي زور خطره يساك نازاني يعني ما نازاني شلون هنا تاونا الله قال معنا باخوا نازاني اكد توي من رسبك هو بكيش مزاين بس توزي ترسم لدولات اجينا رسبك دوي كيش من تاي من الله كتاتشوني
بەخوا ورچە بۆرەکان ئێمە چیسەکان لەو نەوعی ئاوانە دەبەنێکی ئاوا دەرەکەوی وەکو بەم تەفاسیلە دەرناکەوین لای مناڵەکانمان بڕباچار ئێمە وایە لێ بکەین با فتێکێشنیا بکەینەوە یەکەم شتەوەی مامۆسایانە بێ چی بکەن ئەبێ بەروەردەی بەڕێوەبەرەکان هەموویان بیگەنە داک و باوکان لەم ماوەیە کە لە کاتی مەکتەبە ئەبێ هەمووی بخرێتە لاوە و یەکێک لەو شتانی کە زۆر گرنگە ئەبێ حکوومەتە بوارە لابارێت ئەگەر هاتوو مناڵێت تێک چوو ئیجازەی باتێ بۆی مۆزەفەکان ئێستا زۆری مۆزەفەکان مناڵەکانە تێکەدەن زۆر وریابین چکەگەرەوە نەکەرێ ئەو وەختە چێ بێتەوە ئەمەی کە ئێستا تا ئێستا توش وەقەینا ئەبێ بە جوڵەیەک بکە حکوومەت بڵێ یاڵڵا لێرەوە تا 3 ساڵی تر تەبیعیە لە 3 ساڵی تر یەک دایک و باوک مناڵەکەی کە تەرخەم بێ خۆی مەکتەبی تایبەت و ئەلی و هەموو شتێکی بۆ بگرێ ئێتە خۆی بێ بزانام گشتی ڕێکە بێتەوە یادا کە پارە زۆر عەجیبە هەر بەخوا 20,000 دانە بۆ مامۆستا و دایک و باوک گشتی چێکە گشتی خۆی کۆنتڕۆڵەکە غەرامی 20,000 دانە بۆ شتێک زۆر مشکلەیە ئێمەمان لێ هاتۆ تەربیەتی مناڵەکانیش ئەم تەهدید بکەین بە پارە گشتیەکەیت بەس ئەگەر تەهدید نەکرێت نابێت ئێستا بڵێن وەڵا ئەگەر وا بکات بۆیە لەبەرەوە ناوێرم هەندێک نمونە بڵێ مەترسیام هەندێک کەیسم لای دڵ هەم بهێشەیە ئین بێت بەس بە حەقەت یەکێک لەوانە تێگەیشتنە ئەمە جارێ پێش هەموو شتێک دایکان و باوکان مامۆسایان ئەمە بگەێنە دایکان و باوکان ئەبێ مناڵەکانتان دابڕکرێ ئەگەر نا ئێمە مەسئولیەتی خوێندنی وەرناگرین بیگەێنن باوان بزان یەکسەر لای بن خۆیان هاوڕێی بن لە چییە لە گەشت و سەفرە و ڕگەڕان و شوێنی کراوە و شوێنی تر و شوێنی مەیدانی و لە هەمان کاتە خۆشی یاری شعبەکانی جاران ئێمە باپیرە ئێمە بێعەقڵ بوو کە کاتێک بە ئێمە یەکتا شتێکی یەکرێ لە کام دەسەمایە ئەزانی چەند عاقڵ بووەوە ئەو هەڵماقۆنە یا قاچان یا پێنجبەردان نازانەوەی ها بەردێک هەڵەدەیت و شاریتر لە خوارە ئەزانی ئەوە چەندە چاکە ئەکچان بۆیە زوو ئەیان کرد لەبەرەوەی کە ئەوانەی ئەوەیانە کە دوای فێری تووشی زمان گیران نابوون ئێستا هەر کوڕێکیشەوە بکات تووشی زمان گیران نایە دەبزۆم تاقیکە لەبزان وایانە چه عائلەیە ئەوەی کرد بەڵێ هەرۆ پێنج بەردە یەکێکە لە دەیت و چوار هەڵەگریتەوە ئەوەیانە ئەوە یەکێکە لەو یاریانە ئەزانی چەندە چاکە بۆ دایک و باوک بۆ مناڵەکان هەرچی ئەو یاریانە هەبوو کە دایک و باوک خوتوکەی سنی مناڵێدا ئەزانی خوتوکەی یعنی چی یعنی ئەکرێتەوە ئیجتیماعیەتی خەڵک وەرەگرێ کەوانە نەماوە بۆیە پێیان بڵێن هاوڕێیان بن خوتوکەیان دەن یاریان لەگەڵاکەن تامیان لێ بکەن خۆتان وا لێ بکەن مناڵەکان تامتان لێ بکەن دوای گەتام لە ئێوە نەکەن تام لە ژیان ناکەن دوای کتاب لە تۆ نەکە هەزاران نمونەی باڵای بۆ دروستە بێ بەدوای ئەوە کەوێ شخصیەتی بۆ تۆ نابێ ئەو خاڵێکە کە زۆر گرنگە لێرانە بێ یەکەم شت ئێمە ئەو ئوسلوبانەیە کە لە تێگەیشتنە ئەوەیە کەوا سەرنج زۆر ڕابکێشین زۆر حرەکات بکەین بە نمونە زۆر بەکاربهێنین و لە هەمان کاتا ئەبێ لە دایک و باوکەوە ئەرزێتێک گونجێنرا بێ و ئەبێ لە یەکێکی تر لەو شتانەی کە زۆر گرنگە ئەوەیە کە تیکرا لە کاتی جیاوازە بە ئەم دەرسەی ئەمڕۆم باس کرد بەیانیش ئەبێ بچ بۆ سەری جارێکی تریش باسی بکەمەوە لەبەر ئەوەی کە چێ بێتەوە گرفتت بۆ دروستە بێت ئەبێ ئەوانە بکرێتەوە ئێستاکە خاڵی دووەم نووسین و خوێندن ئێمە یەکێک لەو گرفتانەی کە هەمانە ئێستا کە توانای نووسین بە ڕێزان یەکێک لەو غەڵەتە گەورەی کە وەزارەتی پەروەردە کردوێتی ئەوەیە کە لە باخچەی ساوانە نووسینی داناوە کە من یەکێک لەوانەی کە بوتم کاکە من نابێت ڕاوێژکاری کە یعنی چەند کەسێک لەوانەی کە ڕاوێژکاریان پێکرا پێمان کراوەتوان بیگەێنن کە نابێت لە خوێندن هەبێت لە ناو قۆناغی باخچەی سەرەتاییە چونکە تەنانەت پێکاتی ئێسکی دەستیان ئامادە نییە بۆ ئەوە یەکێک گوێ لەمان ناگرێ وەرچی چ گرفتێکی شەیە گرفتەوەیە کە مناڵەکە هێشتا کۆنتڕۆڵیەوە ئەو جارێ نازانێت پێڵاوەکانی لە پێکا بۆ گەورەیە لەکوێ زانێ حرفی دال و واو یا بنووسێ کورە گاڵتە پێکردنە بە ئینسان من چوومە ئەڵمانیا چوینە ڕێکخراوێک یەکێک لەوانەیە کە ئێستاکە لەوەیە ئین بێت لە ئەگەر ڕێکخراوی ژیانە چوینەوە لە دەورێکیان بۆمان کردەوە لە باخچێک لە باخچەکان لە باخچەکە فێرچیەکە ئەنواعی داردانرابوو هی پێڵاو یعنی هی قەراغی پێڵاو لە دارێک تەختێک درابوو بۆی چۆن فێری قەیتان بەستنیاکە ئێسەی مەتەڵەبەمانەیە دوێنێ کوڕێکیان هێناوەتە لام 17 ساڵە نازانێ قەیتان بەسی 17 ساڵ عمری نازانە قەیتان بەسیە هەر قەیتانەکەی سێک پێڵاوکەی داچێن باوکیاوە ئێستاوە بەستێت بۆ یعنی بە کەسێرەکەی گەنجێکی 17 ساڵ بەم شێوازەیە قسەکە تەلەفوزی نییە ئێوە نەزانێت قەیتان بەسێت چۆن تێکدەچن ناچێ باوکم یعنی من زۆر گرفتە بەڕاستی ئەمە گریانی ئەوێ بەڕاستی لە وڵاتێکە وەرەوەی لاتوێ ئێستا کەسێریکە هەر بەنەخوێن هەتا ئاگاتە سێناوەندی نازانێت بەنەخوێنێ بەسێ شەڕوانی کوردی باوێ نامێنێ هەڵە ترسی بەنەخوێن هەبێک مناڵیمان بەیانیش جلی کوردی نەکا پیاو نابێت جلی کوردی لە پێیا بێت چەند ساڵێک تر ئێمە زۆر مشکلەیە لەبەرەوە تۆ ئێستا مشکلەمان لەوایە ئەبێ مناڵەکە لە ڕەوزەیە فێری چیان نەکرد فێریەوەکەن چۆنە چێتە سۆپەرمارکێت چۆن پارادا چۆنە چێتە لای کاژێرەکە بۆی فێر زیینە بێ
لە ڕۆزای ئەیان بن بۆ شوێنی پاس چۆنە وەسن لە قەراغی قیتارەکان نچنە پێشەوە بۆی کەوا لەسەر خەتەکە پیان ئەلێر بۆسن 6 مامۆستا 10 مامۆستا 2 کەسەی بن لێوانە ئەوەسێ بە دیارانەوە بۆی کەوا بزانن چۆن سەرەکەون ئەیان بن چەند محەتەیەکان بن و دوای لێ ئەگەڕێنەوە بۆی کە فێر بن چۆن بەکاربێن چۆن هودووی خۆیان پارێزن چۆن دەنگ بپارێزن چۆن بۆ نمونە قسە نەکەن چۆن کە کاتێک دەرسی عەمەلی پێ بڵێن ئەگەر پیرێژنی هاتەوە شوێنەکەی خۆی باتێ ئەگەر هاتووی اختیاری هات چۆن شوێنەکەی خۆی باتێ لە ڕەوزە فێرەمان ناگرێت لای ئێمە شێساکە فێریەوەکە وەرزی ساڵ 4 و فەرزە 4 وەرزانات ئەمە چیت هەیە چی ئێمە کێ فێرمانی کە من ڕەوزەم نەبینێ فێرش بووم قسە بەتاڵە چییە؟ یعنی ئێستا کە مامۆستاکان سێرەکە خۆی کردێتە بۆق و نازانم چی کە تەربیەت کەی بە بۆقە کرێ نیوەی ئەو چیرۆکانەی کە دانراوە بۆ خەڵکی هەرچی کتێبەیە هەر کتێبێ منە ماڵێم دای هەنێک کەسی ساویلکەی تەربەوی جواب مەداتەوە حەقم نییە هەزارێ مشکلەم نییە چکە من ئێستا زانم چێ جوابمانەداتەوە هەر کەسێ باس تەربیەتی حەیوان بۆ گەورەیە بۆ مناڵ نابێ چیرۆک تەربیەت بۆ مناڵ نابێ بزانە ها ئەوە تەربیەی حەدیث باسیەکە چیرۆک بۆ گەورەیە من بۆ قورئان بۆتانە سەلمێنە باشە قورئان بۆ گەورە هاتووە یان نا وایانە بۆ گەوراتەوە بۆ مناڵ نییە دین بۆ گەورەیە وایە سێ بەشی قورئان چیە چیرۆکە یعنی چی یعنی گەورە بۆ چیرۆک بۆ گەورە بێ ئەم خەوتوێتیە چێ تۆ وەرە ئێستاکە باسی شوارە درۆزنەکە بۆ کێ بکە وەڵایی ئەوەی گوێی لێبێ ئیلا درۆزن دەرەچێ وایانە خۆ باسی مناڵەکە پیاوێک وای کرد هەرچی ئەو خەڵکا بووتی شوانێک بانی کرد هەموو خەڵکی هاتن بە دەوریاوتی فریام بکەون فریا بکە هەموو خەڵکی کۆ بێتەوە اینجا دوای چیە کات دای لە پێگەنی وڵا گاڵتەم پێتان کردووە مناڵ هەمووی حەزی لەم فوکاهیاتە هەیە بە خەڵک ڕابێرێ خۆی بە حامزەرەکە بەسە بەسەکە چیرۆکەکە چاک بگرا بیان وتایە پیاوێک بانی کرد کەس جوابی نادایە گورگەکە مەڕەکانی خوارد بەرەو لای خۆی ڕۆژ گازی لێدا ئەزانی بۆچی ئەزانی بۆ لەبەرەوەی جارێکیان ئاوا درۆی لەگەڵ خەڵکا کرد بۆیە بڕە ئەگەر ئەوە بخرێتە پێشەوە ئەیەکی تا وەلەو باسی گورگ و قەپ و گاز و چی بکەی ئەو ناڵی تر شەوەمی دێتە خەیاڵە هەرچی چیرۆکی کوردی گەشتی قەلە ڕەشی تەربیەتە ئەخە سمۆرەی تەربیەتە تو خوا سمۆرە لەوەتی کوردی بە دزە ئیناسێ ئێساکە سێرەکە کتێبی کوردیەکانیان هەمووی بە سمۆرە تەربیەتە دات بە حەقیقەتەوە نابێتەوە شێوازە بێت ئەوە ڕێی دابێت کە لەسەر سمۆرە ئەوە ڕاوێژکار نییە هەنێەوە یەکێک لەو شتانە مناڵە بێ بزانی نووسین لەکوێدانێ ئێمە لە باخچەی ساوایان نابێ لە کاتێکیشا لە مناڵە تۆ وەرە فێری مناڵەکەم فێری هەموو حەرەکەیش دەست بۆ بکە دواتر دەتوانێ نووسینیش بکە تۆ مناڵەکەم بۆ فێری جوڵەی دەست بکە دایەتوانێ هەموو شتێک بکە لەبەرەوەی یەکێک لەو شتانەی کە زۆر گرنگە ئەوەیە کە تۆ جارێ پێش هەموو شتێ وەسایلی نووسین دەست بەهێزکردن ئێستا گشتی مەسلەحەیە خوا ئاگادارە جانان من هاوسەیری مریشکی کوردی مریشکی مەسلەحە کرد زۆر ئەنتیکەم پێ هەتا قسەی تەخل لەو جیاوازیە زۆرە کە هەیە وایان نا تۆ خوا ئێستا جیلی پێشوو مناڵی ئێستاکە وەکو مەسلەح مریشکە مەسلەحە کوردیە نییە ئەکێ لەمە بەرپرسیارە باوکو دایکە هەر قوربەسەری ئێمە خۆمان بەشێکی لە داکواوکەکان مامۆستا و تەربیەیە هەر بەشێکە لە قوربەسەریەکان کورە وەزارەتی تەربیە وریابە وەزارەتی ناوخۆ بەرگری وریابە بەخوا 20 ساڵی تر زەلام نامێنێت تفەنگێکە بۆ بگرێ هەر دەزیە بنە خاو خریچکە نازانێت دیفاع بۆ بکە پێشمەرگەی چی پێشمەرگە هەر نامێنێ بزان وابیان نا اینجا بزان کەسە بێت وای موامەرەیەکە لەسەر ئاگال لێ نییە موامەرەیەک لەسەر وەزارەتی لەسەر ئەم وڵاتەیە کەس ئاگای لێ نییە بە چیە بێت یاسەیرەکە ئێساکە لای خۆشان واژیان قورس کراوە ناخۆش کراوە کە لە 2-3 بترسی وایان نا دوای ئێمە هەر لە حەقمان داتن ئەزانی هەموو کورد ئەندام پەرلەمانەکانی بەقەد گەڕێکی سەورە نییە لە بەغایە یەک گەڕێکێک بەقەدەر هەموو کورد ئەندام پەرلەمانی هەیە لەبەرەوەی هەموو 75 متر 75 کەسی تیا هەیە بڕۆ سەیری کە 50 کەسی تیا هەیە 5 قات هەڵسێنراوە 5 عایلەی تایە هەر عایلێکی 8 کەس 10 کەسە ئەزانی چەندێک خەتەرە ئێساکە بۆ مشکلەیە لەبەرەوە یەکێک لەو شتانێک کە زۆر گرنگە پێویستە کە ئێمە جارێ پێش هەموو شتێک لە بواری نووسین و خوێندنە پێویستە کات کە ئێمە جارێ پێش هەموو شتێ بێ بوارێک دروستکەین لەبەرەوەی کە بەڕاستی بەرەو ترسناکیەکە ڕۆین کە زۆر ترسناکە و یەکێکی تر لەوانە کە لە نووسین لە دەست لە تواناکانی جەستا ئەبێ باوکو دایکی ڕشاد بکرێت لە تەلەڤیزۆنەکانە مناڵەکانتان پێ بگەێنن ساڵێ پێشەوەی کە بێتە مەکتەب بۆی کەوا دەسین بێ ئەوە بێ لە ڕەوزەیە فێری دەسیکەی فێری حەرەکەی دەسیکەی فێری دەستبازیکەی فێرەوەی کە دەستبازی بە معنای خراپەکەی نا ئەین فێرەوەیکی کە چۆن دەست بەکاربێنێ چۆن مەچەک بەکاربێنێ چۆن باسک و باڵوو ئەوانە بەکاربێنێ ئەبێ فێری ئەمان نبکرێت لەوانە کۆمەڵە شتی پێ بکرێ هەندێک یاری شعبی بخرێتە ناو ڕەوزەکانەوە بۆی کە ئەوانە چاک بکرێ ئەوە تا ئێستاکەمە هەمووی لە دەستە درێ کەواتە ئێمە یەکێک لەو شتانەی کە زۆر گرنگە ئەم نووسین خوێندنە بۆیە مامۆستایان پێویستە
ئەگەر هاتوو پێشەوەی کە خاصن مامۆسای ابتیدایەکان ئێستا پێشە بوو شتێ هەفتەی یەکەم دانن بۆ بەهێزکردنی دەست یاڵا دەی دوو مناڵدانەوە دەستی یەک ڕاکێشن وایان نا بۆ نمونەمانە بەهێز کرێ پاڵ بەدەستەوە یەکنان بۆ نمونە دوو کەس شتێک بخەرە بەردەستیانەوە ڕەحلەی هەردووچیان ڕاکێشن بۆیکەوا جارێ ئەم دەسانم بۆ بەهێزکە ئێستاکە گشتی دێتە ژوورە سێرکردن ئێستا جاران ئێمە دوو نقطەیان بۆمانە کرد ئێستا هەموو یەکاتە 7 نقطە دانەکە 10 نقطە 10 نقطە ئاگای جا مناڵەکە نازانێ وا بکە جاران ئێمە دایک چیە کرد بەس وی خەتەکە ڕازوێ یەک نقطەی دانا مناڵەکە لەسەر نقطەکان دالەکەی کێشا دای کردیانە 3 نقطە ها مناڵەکان تۆزی گوناحتر بوونەوە کردایە 3 نقطە بەس بۆی کە دالەکە بنووسێ ئێستا لەوەش دەرچووە ئێستا نقطە شێکە مناڵەکە نازانێ خەتەکە بەسەر ڕاکێشی گرفتە ئاگاتان لێ نییە حکوومەت یارم جوێکی دروست کردەوە بۆ خەڵکی کە نەزانێت کە مناڵەکەی چۆن بەخێوکە کا گشتی تەپاوەتە ژوورەوە لە ترسی سیاست و لە ترسی گردن و لە ترسی بردن خەریکی مناڵ سەقەتکردن گشتی بەخوا خاسەنەوە بڕە هەولێر بڕۆ هەڵەبجا بڕۆ سلێمانی شارە گەورەکان ئێساکە هەمووی خەریکە لەناوە چێ زۆر ترسناکە زۆر شت هەیە لێرە ناتوانین ئەوەی کەین بەسەوەیە مامۆسایان خۆتان جارێ پێشە مشتێ مناڵەکان دەستیان بەهێزکەن اینجا دوای قەڵەمیان بەنە دەستەوە چونکە فێر نەکراون نازانن ئێمە ئێساکە تەڵەبی زانکۆشپانەیە کە ئەنووسێ لەسەر سەبورەکە ئەلێرەوە ئەنووسێ خەتەکەی دێ بۆ ئێرانە لەسەر وەرەقەکان بەس وەرەقەی خەتی پێوە نەبێ بزانم چی دەدەچێت حەلەکەی ئاسانە مامۆسای جان کاتێک کە بە تەڵەبەیە کەڵێک بنووسە ئیتر لە ئێستا بەدواوە سەیری کە بەس ئەوەی پێ بڵێ کە کاتێک ئەگەر هاتیە سەرنووسین ئەو ڕستە دەنێت کاڵی هاتە سەرنووسین قەڵەمەکە دانە دەست ویستت بەرابەر قەڵەمەکە دانێتە خەتەکە خۆی دەست ئەم پەنجەیە دەسەکەی تر ڕاکێشێ ئاگاتان لێیە ئەگەر ویستان لەسەر خەتی سپی وەرەقەی سپی خەتان ڕازوێ ئاوا داینە بەرامبەر قەڵەمەکەیتە خۆی دەست بۆ لای ئەم پەنجە دێ بەس کە تۆ دەست ئاگراوە خۆ پەنجە دێتە خوارە بۆ ئێران نەجاز گشتی ئاوا ئەنووسێ باشە ئەو چەندی ئاسانە نووسین کە لە قودرەی نووسین زۆر زۆر بەسیتە لە وەرەقەیە کاتوانین بەو شیازە کە ئەوەی بۆ دروست کرێ لایەکی تر لەوانەیە کە هەمانە لانی زمانە ئێمە ئێساکە گەورەترین گرفتەوەیە کە زمان بەڕاستی ئێمە لە ناو چوین لەو کاتەی معجیب بووین گەورەکان خوێنەوارەکان مامۆساکان ئەوانەی کە ڕۆشنبیر بوون معجیب بوون بە زمانی بیانی بەڕێزان زۆر خەتەرە هەر مناڵێک زمانی دایکی گەورە نەکەی ئەگەر بێتەوە مناڵێک کە زمانی کوردە بیبە لە ناو ئینگلیزە دروستی بکە گەورەش ببێ نەقص لە تعبیر و لە ئوسلوبی خەتاب و لە ئوسلوبی دەرس و ڕاگە گەیاندنی ئەبێت ئەگەر بێت و ئینیش بێ لەبەرەوەی کە ئەبێت زمانی دایک ئاو دەی بۆیە لە هەموو قانونی ئینسانیەکان ناڵێ ئەبێت زمانی دایک احترام بگیرێت چونکە ئینسان دروستەکە لەبەرەوە جارێت تۆ سەیرەکەی خەڵکی ئەم مەنتقەی سەنگاوەیە مامی چییە تۆ یا پێڵە ئۆکەی چییە تۆ چوار کەلیمازە عیبە هەر معجیب نەبە بە ئینگلیز هەنی کامێک کە زۆر زۆر ڕاقی لە ئەوانەی لە ئەوروپان من نامەوێت ئینگلیز بشکێنەوە بەس شامەتی ئینسان لەوان نییە بەس ئەمەیە پێ بڵێم ئەوانەی کە لە ئەوروپا بڕە پیان بڵێ بەس کۆمپیوتەرەکە لە دکتۆرەکانیان بزەنەوە هیچی نازانێ ئەوەی کە دکتۆری پاکستانی و هندی و شەرقیان لێ دەرکە هەر بای خۆیان عیلاجا بۆ ناکرێ بەس لێ تەکنیک و سیستەم موهیمە ئەوش دەوڵەتێکە بەس لای ئێمە ئینسانی چاکەیە بەڕاستی ئینسانی زۆر دروست و چاکەیە بەس کەس نییە بە پێی بگەێنێ لەبەرەوە بەڕێزان یەکێک لەوانە زمان پێویستەکە کە تۆ مناڵەکەت ئاشناکەی بە یەکی بوارەکانی زمان توخوای ئێساکە من زۆر جارێ لە ناو جامیعە شاو پرسیاران زۆرەکەم لە تەڵەبەی زانکۆ چونکە زۆر ئەمەیە کوڕەکانمان کچەکانم پێیان گەێنم لە ڕووی زمانیشەوە ئێساکە بۆ نمونە زۆرێک لە وشانەی کە کوردین هەر نیوەی معنای نازانێت کتێبەکانی نالی و مەحیب خوێنەواری لی تێ ناگەی ئەزانی چەند ترسناکە تۆ لە شێعر تێ ناگەی تو دوایە چی کلتورێکی زۆر جانبێکی کلتوری وڵاتەکە لە دەستە دەی کاتە تۆ ئێمە زۆر ترسناکە بۆیە بەڕێزان پێویستە کە ئێساکە باسی کوردۆلۆجی نەکرێ باسی شۆڕشی فڵان و ێزگا شۆڕشی جوانیانەیە تا لەناو کوردۆلۆجیا شۆڕشیەکانیان باز بکرێ وەرم باسی ئەومان بۆکەم بزانم هەرچی لەهجەیە کۆ بکرێتەوە زمانەکان جوان ئێستا بۆ نمونە مناڵ فێری دەم و چاو ڕوخسار شێوە ئەمامووی یەک معنایە دەبێت مناڵەکەت فێریەوەکە ئەوەختە سێرەکە ئێساکە هەولێر هەموو گەڕێکێکی زمانێکی هەر منطقەیەک لە منطقەیەک هەز کلتوری شێوازی قسەکردنیشیان جیاوازە ئێستا ڕادەوە گەڕێکی لێک تێداکە ئێستا لە 190 مناڵ ئەم جۆرە دروست بووە کە پرسیارێکی لێکە حەزەکەی چوونە هەر ماڵە پرسیار لە مناڵەکەکە بڵێ ناو چییە سێرەکی جارە سێری دایک و باوکێکە بزانم لە دەموچای دایک و باوکێک خێر بزانم ماڵە چی هەمووتان هۆتان بینیوە یان نا ئەو ترسناکیە کە لەو ترسناکیانەی کە مناڵە ئێساکە زمانی لەدەستداوە زمان نەماوە بەس بێنە بدە هەسە وەرە بڕوە چەند کەلیمەیەکی ئاوازانێ نازانێت کە تعبیرێک بک بۆ نمونە تعبیرێکی جوان بکە
کوڕێمە لە تەڵەبی جانکۆیە پیانەڵێن شتێکمان بۆ بنووسن سێ دێ ڕەنووسیە پێڵم چەند نووسی منووسە لە ئیمتیحانێکە بۆ مێناوەتەوەڵم بدوێ لەسەر فڵان 8 ساعت لەسەر بابەتە قسەم کردوانێکیان لێرە پێکەن نزانن یعنی 8 ساعت قسەم کردو سێ دێ ڕێنووسی ئاخە دەوەرە چی بیتێ باوکم مشکلەیەکی زۆر گەورەیە بەڕاستی هەنی ئێمە گەورەترین گرفتەوەیەکەوە ئێستاکە تعبیر و زمان نەماوە بۆیە بەڕێزان مامۆستانی بەڕێز تا ئەتوانن وشەکانیان پێ بناسێن چونکە دایک و باو گشتی خرج بوو ئاگای لێ نییە کە مناڵەکەی چی پێ بکە نازانێت کە مناڵەکەی چی پێ بڵێ ئێستاکە بۆ نمونە ئێستا نیوەی کورد نازانێ نێرەی مەڕ پێڵەن چی وایان نا ئێستا نیوەی نازانێت کە بۆ نمونە نێرەی مانگا چی پێوە درێ نایزانێ ئەڵێ باوک مانگا توخواڵی من لە مامۆستایەکی کوردیم پرسی وتیم باوک مانگا توخوا عیب نییە باوکی مانگا باسکە یا بۆ نمونە باوک مەڕ توخوا ئەمە عیب نییە يعني والله ئێمە لە مامۆستای یعنی مامۆستای کوردی کەم پرسیارم لێ کردەوە دۆڵای دکتۆر خۆ منیش نازانم ئینجا بەجاران وا بووین باوکمانەوەی بە نێرەی بەرازەڵەن چی بەنێرەی بەرازەڵەن چی وایان نا فێریەوەیان نەکەن ئێستا دایک و باوکەمە ناکە بۆی بەڕێزانە بێ خۆتان لە کاتی دەرسەکان چەند کاتێکدان کۆمەڵی وشیان پێ بێت